في افراد يعني اوي كبي الان ما في افراد يعني وسطاوات السر او جينجي او انساني تدا پرورده کراوە بۆ نمونە من ئەگەر لە ماڵەوە باڵ باوکەم چەندێ ڕێزی دایکمی گردبێ برام ڕێزی خۆشێکمی گردبێ ئەمە گوازرێتەوە بۆ دەرەوەی خێزان وە لێرەدا ئێمە ئەوەشمان بیر نەچێت ئێمە کۆمەڵگاکەی ئێمە یعنی جیاوازە یعنی شتێ ئێمە کە پەیوەستین بۆ کولتورە کۆنەی خۆمانەوە لە کۆمەڵگەیمە ڕێزێک وانەژرا بۆ ئافرەت ینی پێویستە زیاتر ڕێزی بژێت ئافرەت داات چکە ژیان بەبێ ئافرەت نییە ینی ژیان بەبێ ئافرەت بوونی نییە ئافرەت لە کۆمەڵگەمە دەبی ڕێزێک تا و لێبژرێت دەبێت ئێمە هەموو ڕێز لە ئافرەت بگیرین چونکە ئافرەت هەر بە چاوێکی سووک تەماشا نەکەین وەکو دایک و خوشکمان تەماشا بکەین یەکەم جا ئەگەر ئافرەت نەبێت ئەمەش نابێت چونکە ئافرەت دایکی ئێمەیە بەڕاستیدەوە لە هەموو پیاوان دەکەم یعنی زۆر تند و تۆل نەبن ئافرەتیش حەقی خۆ مافی خۆ داوام دەکات ئیش دەکات